شوفيري طرومبيلي وهجدنا طرومبيلي كيف جرى خوشة قال جرى بزحمته ويا ناخوش طيبتيج ناف قربالغي وهاوليري ده مش برنامج نزيك ترى الصلابات طيبات بوا ما بس من هذه من قبل كبحث شوفيري كل داس بيكي هل بجارتنا ريكي كجوي خدمت كنا خو همي مروفاتي كارك بصانه هنينا طيبتيج اگر مروف ريكي كب هل بجيرت كو قلا كاب زحمت بتمروف خدمته همي مروفاتي بكت شهر كارك بزحمت ترى ما بس نمجي أوا خدمت كرنا بواري هات نوچونه دا طيبتيج هشيار كرنا شوفير وهاجتنا طرومبيلا أفريقيا كساتي ما خدمتك قالك زيادة في بواري دا كري بشيار كرنا طيبتيج هات نوچونه وباراستنا جيانا شوفير وخلكي اش بويارين هات نوچونه كوفيدامين بويارين هات نوچونه قال زيادة بين أيكون كي ديوار بطيبتيج بواري دا حتى تنورا غانديج دا برنامه هذينا عميد خانه نشنكري عبد القادر طيبتيج القادر الصديق أنا الفيديوهي نفساني كاب جيان شو دار باز بيا ديالي از بوارناكم صنعين يلا ما دينا بنا مساجيان ما شاء الله ما شاء الله لو زلك كرديت قربان صحة التندرستي يواسر كوتوبن تمندرير بن كردستان آرام بإن شاء الله أبزل كردية دستوري سليمانية والله خوي بعام مثل حولاتي كرد هو أسعارتي كردة لا بر أوا من أمدوارم زياتر فربا برجي كردي بدري خلقي كردستان همو برجي خوي لبركة يعني من برجو جواني براسي بياسة شناو هولير وهات نوتسون قربالغينا وشار بكين أبزل كردية جوانا من خدمتها لما الكندي وبعض ذاكين حتى إستوى خدمة يا الله هذا سليفك فرم مالكندي عن مالكني مالكندي هردو يكا أعين خوي ليرة ساربي من ترومبيل اللي يخرم ياخذ لا جنابي اللي يخرم فرمو يا أخوة بخير بما وصلنا سباسي بيانت أنا كم براسي يوم عندون كمان تندريش بيه هذا بابا رخنا دسبيب هذه مع مستوى عميدي خان الشنكراو عبد القادر الصديق محمود أغانا وشي قورو ديار لبواري وشيار كردنوي رين ما كان هاتو شو خدمت كرين لبواري ده بو خوتنا بستوها زاني والله أول خريج بو برام تورخنا كل زي خويا أبو شونك أبيه مو كسيك من هالتدريج مكردو كنت مدي أبيه مو كسيك رخنا قبول كان رخني كان رخنا النبي أما يتو يستم خيلا أو كم برام تو فيش شيء من زور رخنا قلت ملاقافة زور سباس ما مستوى لقوري خوتان ماش هل لو بواره خدمت دكين بوي وشاري بونه شي زيادة هبي لبولات يعني هربا لو بواره دس بكم خدمت كردن لبواري ترافيك وشاري هاجود لي خوريني ترومبيل وهاتو تسوانا تقريبا كم صار خدمت لو بواره دكين تقريبا هل بسرتاي دامزاندن بو لا وزارتنا وخبر ولاية كاني بوليس من اختياري هاتو سونكر ما وي سي صار ريك لبوالي هاتوا كارم كرتون كأذانم هاتو سوكرتن ببريوي جاني إنسانا همو بشر دقوي زوية هاتو كابو في ذاكرني بريوي جاني صار سكرني شرجاني خوي صاري تسن دست ببيش مرقات تذكر خوي لا تمني كي كرتا إما منو برادريكم خوالي خور بفيها كاك فؤاد ياسين رشيان فيهود أوت بتفنجك ولم كاتي منعي تجول على سليماني قد غبوا هات كثير سرداد بين ذا أكلها سندين هؤلاء شيء أنا ولا كاني خويا أكل تفنج كمان هل قلتوا بدو قراخ ذكوتين على أساس في المرجلة منطقة قراخة بس شيء يجوا لكان هي شيء يجوا لكان مشهور على سليماني قال كاك فؤاد رحمتيا قشتي لنا وشيء يجوا لكان نما ذالي بحزارات في شيء كان فيه ونين يعني تلك إنسان نمرين نزات مقبول شوي نزيرشانة تماشاكم حمر الشيء حسانة بالرحمة بيرشيل واني خارق ويقدوك في المريكي ليبو بس فنيك ودو من عريان بيني سريع صرناوتي أنا وتشيك كنت ما والله ما أتمنى بين في المرقة وتيان تفهم كذا إني وأبي وتلبن أبي بتشنف خيرن هالوقت خندن تان تواكل أو وقت أول سان صالبو تقريبا صاصو سيكاتي خوي كمان عيسى جولبو أو وقت مناربي لا صاصو
پێنجەوە من ئینتیمام کرد بە پارتی دموکراتی کوردستانەوە هەر لەو سەردەمەشە پەیوەندیم لە 16 تا پەیوەندیم کرد بە هێزی خەباتەوە لەو تەمەنە لاوێتیە دوای فترەیە کە پەیوەندیم کرد بە شۆڕشەوە تاکو تقریبا ساڵی 69 داخلی کۆلیژی پۆلیس بوو 69 بەڵێ داخلی کۆلیژی پۆلیس بووم لەوێ کە دەرچوین دابەش کراین من فترەیەک لە بەغا مامەوە دوای ئەوە گوازنامەوە بۆ سلێمانی اختیاری هاتوچۆم کرد هەر لەو سەردەما یعنی لەو سەردەما زانیم کە مەسلەیەکی هەستیارە مامۆستا ئەگە بەراوردێک لەسەر زمانی گەنجیت لاوێت و لەگەڵ زمانی ئێستا مەسەرەن بەراوردێکی پابندبوون بە ڕێنماکانی هاتوچوو بین وەلەو ئەو کات تڕۆمبیل کەم بووە شۆفێر کەم بووە بە زیاتر پابند بوون یان ئەوانەی ئێستا زیاتر پابند ئەوە پرسیارێکە زۆر شت ئەو ڕوژێنێ بەڕاستی لە ڕابردووە گەنج و لاوەکانی کوردستان بە فەرۆش بوون بۆ ڕزگاری نەتەوەکان و بۆ پاراستنی خاکەکەیان چونکە بەڕاستی لەو سەردەمە و لەو تەمەنی منە هیچ گەنجێک نەبووە ئازایانە بەرپرسیارەتی لە پارێزگاری نەتەوەکەی نەگرێت ئاسۆ یعنی من هەر لەو تەمەنی مناڵیەوە بە حەزارانی وەکو من هەستی نەتەوایەتیان ئەمەندە بەهێز بوو بە بێ بیرکردنەوە وازیان لێ دیراسا ئەهێنا وازیان لە بەرژەوەندی ئەهێنا ڕویانە کردە شاخ پاڵپشتی بەنامەسەفای ڕەحمەتیانە کرد لە شۆڕشی ئەیلولا وەلا شۆڕشەکانی پێش و دریژە و ئەو وەختە قەناعەتی بێ خەڵک وڵاتی خۆی زۆر زۆر خۆشترەویست ئەنجاکە تۆ وڵاتی خۆتە خۆشویست قانونیش پیاداکەی مامۆستا زمانی گەنجێت و لاوێت زمانێکی ژیانێکی ئاسانت نەبردە سەرێ مەسەرەن ئەمری ئەدامت بوو دەرچوو نەفی و ئەوانە 5 ساڵ لە حل لەو دیوانیە ژیان بەڵێ من ساڵی چەند بوو ئەمری ئەدام ئەوانت بوو دەرچوو کە نسکۆی شۆڕشی ئەیلول بوو من پێش وەخت وەکو هەستکردن بە لێپرسینەوەیەک و بۆ بێ هەستکردنی شۆڕش دەستم گرت بەسەر مەرکەزی شوڕتەی بەکرەجەوە هەموو چەک و چوبەقانەکەیم بەر تەسلیم بە شۆڕشم کرد دوای ئەوە حکوومەتی عێراق داوای کرد کە تەسلیمم بکەنەوە طبعاً فەرمانی حکمی لە سێدارلەدانیشم بۆ دەرچوو بوو ئەنجا ئەوە شتێکی باشە بیرخستمەوە حکمی لە سێدارەدانەکەی کە بۆ من دەرچوو بوو چوو بۆ ناو مەلەفەکەمەوە کە کاتی خۆی ئیحالەی مەدەنیان کردین ئەو فەرمانە لە مەلەفەکەما بوو لە کە ئیحالەی مەدەنیان کردین لە نەقلی چیمەتوی سەرچناریان کردین ڕۆژێک بەڕێوەبەری ئیدارە ملاحظی زاتیە بوو ئەو وەختیان پێوت چوومە ژوورەکەی سەیرم کرد فایلەکەی منم خۆم دۆزیەوە چووە دەرەوە فایلەکەی خۆم دەرهێنا ئەو ئەمرم لێ دەرهێنا چونکە هەر ناوت نووسراوە فەرمان ئەو وەختە کاک بەکر هەبوو ملاحظی زاتیە بوو لە ئیدارە ئیشیە کرد ئەو پێیزانی کە من ئەوەم کردووە تەمان مەسئولێتی گەورەز بوو لە سەرشانی بەڵام پیاوێکی نیشتیمان پەروەەر بوو باوکی ئەم هەواڵی ئەم کاکەباڵی کە ئێستا محافظی سلێمانیە لەگەڵ کچێکی کا ناوی ئاوێزەکەریم بوو هەردووکیان لە زاتیە ئیشیانە کرد ئیش و هەموو ئەوراقی مۆزەفەکان لای ئەوان بوون ئەمە کرد تەبیعی کە من ئەوەم دەرهێنا دەرم هێناوتم با ئەمە لەناو فایلەکان نەبێ خەتەرە بۆ ژیانی من کە ئەمە ئەم بە ئەسیانە بزان ئەمن و من ئەمی بەڵام من لێرەوە چاوی ئەو کاک بەکرە و ئەو ئاوێزەخانەوە دەکەم ئاوێزەخان بەر ڕەحمەتی خواکەوە بەڵام کاک بەکرد باوکی کاک هەواڵ پیاوێکی نیشتیمان پەروەەر بوو لەو دەما قسەی نەکرد ئەو شتەی شاردەوە هەتاکو ماوەیەکی زۆر ئیتر ئیشەکە بەسەر و قەناعەتم وا بوو کە ئیتر نە ئەویش قساکە نە خەڵکیش باسیەکە مامۆستا طبعاً لەو بوارەی کە هەتا ئێستاش یعنی دوای خانەنشینکردنیش هەر بەردەوام من
زۆرن ئەو شوێنانەی کە خزمەتتان لێ کردووە بە تایبەت لە بواری هاتوچوو یەکێک لەو شوێنانە کە ئێستا دەچین بەڕێوەبراتی هاتوچی دەرەوەی شارە کە ئێرەوە نیە چەند ساڵ لێرە خزمەتتان کرد ئەوە بەڕێوەبەری هاتوچووی قەزاکان ئەو لای دەتوانین بڕۆینیان دەبی ئێرە بی ئەوە دەرگاکێتی ئەمە دەرگایەتی ئێرە چنە ساڵی چەند لێرە دەستان پێگرتمەوە ساڵی 1996 بووم بە بەڕێوەبەری هاتوچووی ڕێگەکانی دەرەوە بە فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆ کاکوازی میرانی بچینە ژوورەوە ماندینەوە مادوونەوی بابە چۆنی دەرکەوتوبی شەڵاو دەرگایمان بۆکەیەوە ئێزی خۆت جیاوازی ئێستا لەگەڵ 96 ئەم ڕێگاوبانیان بەڕێوەبەراتی ئەوە بەسەرهاتی خۆشە وەختە کە من بەڕێوەبەری هاتوچوێڕەیەکانی دەرەوە بووم یەک ساید بوو ئێرە ڕێی هەولێر هەتا پیرمان یەک ساید بوو هەچی خەرچی ئەولێری خۆشەویست هەیە لە ڕۆژانی پشودانە ئەهاتن بۆ ئەم ڕێگەی وەکو ئێستا ئێستا مەجای دانیشتنییان نەماوە هەمووی بۆ بە سیاست بەڵام ئەو وەختە یەک ساید بوو ئەم بەرەو ئۆبەرەکەی خەڵک بە هەزاران خەڵک ئەهاتن بۆ سەیرانگا بۆ ئێرە ئەو کات 96 و 7 و 8 ئەوانە کە ڕێگاوبان وەکو ئێستا باش نەبوو زۆریش خراپ بوو ئێستا 120 هەیە 150 هەیە ڕێگاوبان پێشکەوتنێکی باشی و بەخۆی بینیەوە ئیتر ساڵانە پرۆژەی باش هەیە لەلایەن حکوومەتەوە جێبەجێ دەکرێت بەڵام با باسی ڕووداوی هاتوچوو بکەم هەموو ساڵێکیش لە زیادبوونایە ئەوە بوو خۆ ڕێگاوبان خۆشە هیچ کێشە نییە سەرەتا ئەوە بە ئەرکی سەرشانی خۆم ێزانم سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم لە بواری چاکراویدا ئەوەی کە ئێستا دەیبینم بەڕاستی یعنی خەڵک ئەبێت چاوی ببینی خەڵک ئەم پێشکەوتنە بە چای ڕاستە هەموو کەموکۆڕی هەیە بەڵام ئەم پێشکەوتنەی ئێستا یعنی خەڵک دڵنیا دەکاتەوە کە هەرێمی کوردستان بەرەو پێشتر دەچێت کاتی خۆی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بوو ژماری دانیشتوان کەم بوو ژماری ئۆتۆمبیلیش کەم بوو بەڕێگمی ئەوەی یەکسایدی هەبوو بەڵام ئێستا ژماری دانیشتوان زۆر بووە ئۆتۆمبیل زۆر بووە بۆ شەقامەکانیش هەموو هاوای یعنی 100 مەتری و 150 مەتریۆمانە گەنجەکانمان زیاتر پابەند نین بە یاساکانی هاتووە وە دوای ئەوە بەڕاستی من سپاسی کارمەندانی هاتووەکەم بەڕاستی ماندوون بەڵام لەو ئاستەدا نییە کە من دڵخۆش بووم ڕووداوەکانی هاتووە ڕوو دەکەمی دێ تۆ خۆت سزات وەرگرتووە سەرپێکی یاسا و هاتوچۆوانت کردووە من هاتوچوو من زۆر حەز لە مامەلە لەگەڵ ئۆتۆمبیلە ناکەم چونکە بەڕاستی دەزانم ینی لە ناو شارەکانە خەڵکێکەکەن پابەند نین بە یاساکانی هاتووە ئێستا ژیان پێشتریش لە زمانی گەنجولاویتیش لە هەر وەختێکا من آخر کە من کاتی خۆی کە گەڕامەوە بۆ کاری سەربازی دوای ئەوەی کە حکوومەتی بەعەزدەری کردبووی من اختیاری هاتوچۆم کرد زانیم بۆ شایەکەیە لە مەجای هاتوچۆدا بۆیە بەرنامەی هاتوچۆم ئەمە بەستم ئەو کاتیش حەزت لە سیارە لێ خوڕینەوەوانە نەبوویان لێم خوڕیوە بەڵام زانیومە کە گرفت دروست دەکات لێخوڕینی سیارە مێشکمان دووەکە سزات وەرگرتووە یان تا ئێستا سزامان نەکردەوە بەڵام لێخوڕینی ئۆتۆمبیل مێشکمان دووەکە ئەگەر نەخۆشبی بە هیچ شێوەیەک نابێ مامەلە بەتۆمبیلەکەی ئەگەر مادی بێهۆشکەر بەکاربێنی نابێ مامەلە بەتۆمبیل ئەگەر مۆبایل بەکاربێنی نابێ مامەلە بەتۆمبیلەکەی وە زۆر شتی کەشەیە بۆیە من دەمێ ئامۆژگاریەکان بەردەوام بێ لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنە بۆی ژیانی هاوڵاتیان لەوەی خۆت تووشی ڕووداوی هاتوچۆ بووی مەسەڵەن ئەوەندە هوشیاریش دەدەی من تا ئێستا تووشی ڕووداوی هاتوچۆ نەبوو هەتا ساڵی چەند لێرە بوو هەتا ساڵی 2011 تا ساڵی 2012 من بەڕێوەبەری هاتوچۆ ڕێگەکانی دەرەوە ئەو ماوەیە وەکو ئەرزم کردی ئەم ڕێگایە ڕێگایەکی زۆر تەنگ بوو تەنگ یعنی
ازدحام دروز ابوو كخياني هاتو دروز ابوو من اترسام زخت ما كدو سر كارمداني هاتو مقتات اللي كان بهر شيء بدك مثلا هاتو سير جولانه وين صافي ليه دسا روشتنا بوس جولانه وين تو اتواني خنكاني هاتوني والله خندي كان لو أرسلاني راس خندي كان لو أرسلاني كبوليس هاتو يعني جاردي كي جوانا وكو قرق لنا إنزانا وعلى من أما قبوني خوشة سكا هاتو برق لخاله بل هو أبي ريزي اللي بجيلي بيش قالوش كان من داني هاتوش أبي بخششيان بني لله حكمته هو ما عنده بني للسرساني أنا براسي أبي خرابيان بكريتو چونکە لەسەر جادەوەستان پۆلیسی هاتوو ئەگەر بە کورتی بڵێ مەسەن ئەگەر یاسای هاتوو هەموار بکرێتەوە ئەگەر پێت بڵێن گرنگترین خاڵ چێ بوو زیاد بکرێ یان هەموار بکرێ بە کورتی خۆی لە یاسای هاتووی نوێدا خاڵێکی زۆر گرنگ هەیە نییە لە یاسای هاتووی کۆندا یاسای هاتووی کۆن هەفتەی هاتووشێکی بوو لو هفتيدا بوليسي هاتو تكريمكرا لو هفتيدا تا او شوفيراني ك سرفيشان لي اساكاني هاتو عندنا تاكل سندروسي سان بارو تمن تدريج بيشتغل يعني تاو كم فاتنك يعني تو او خالد بيجرينجا كابي بخش هفتي هاتو طبعا خرابيان كيتو وانا ما عندون هم لسه شقا مكان وسن همو جهلة تسنيانه يعني أجر فشكنيان وكذا نسبة جذور أنا قرشن قبل هو أرتي شيء في روز عندما ذكر ورقنياته زور بيريستا كهاوكاريان في لهمو ريتو مامۆستا هەر دەمەوێت لە ترافیک و هات سوودور کەمەوە بەس ماشەڵڵا ژیانتان هەموو بوو ئەوتان تەرخان کردووە خزمەتی بواری ترافیک بکەن هاتوچوو بۆی خەڵک پارێزراوە هەتا ناو ڕاگەاندنیش مەسەڵەن کە باسی بەرنامەی هاتوچوو دەکرێت یەکسەر حەمید قادرمان دێتە پێشەوە ساڵی چەند بوو دەستان پێ کرد ڕاگەاندن هەر لە سەرەتایی ساڵی 96ەوە پێش 96 هەر کە حکوومەتی کوردستان دروست بوو بڕیاری پەرلەمان ئێمە گەڕاینەوە بۆ وەزیفە پەرلەمانی کوردستان لەو وەختا زانیم بۆشاییەکەیە لە مەجای هاتووە یەکسەر وتم من ئەگەڕێمەوە بۆ پۆلیسی هاتووە فعلا بە ڕوتبەی نەخیب گەڕامەوە هەر لەو سەردەمەوە بڕیاری ئەوەمدا کە بەرنامەیەک بۆ هاتووە دروستکەم بەرچاوڕوونی بم بە هاوڵاتیان بەڵام یاساژ وشکە بەس بەرنامەتان ڕاواجی باشیان هەبووە خەڵک زۆ ینی متابعی دەکرد وەڵا ئەو پرسیارە گرنگە خۆی فعلا ئێستا مەسەلەن تۆ بڵێ بە مادەی 23 والی ئەەکەن و حەبس دەکەن و غەرامە دەکەنەوەمانە خەڵک جۆ لێ ناگرێت بەڵام من بە زمانی ڕاگەاندن مادەکەشم سزای مادەکەشم بەسەردا دەسەپان و چێشمەگەیان حەزیەکە گوێ لێ بگرێت چکە یعنی بەڕاستی ڕاگەاندن هونەری خۆی هەیە بەڵام بەوەش ڕانەوەستان لە ناو ڕاگەاندن بەڵکو چوون هەتا گەیشتن ئەوەی کە ڕێکخراوێکیشدا بمەزرێنن بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی هاتووە ئەو بوو خۆی ئەزانی بەڕاستی یعنی سیستەمی هاتوچۆ گرفتی تایە من سوپاسی کارمەندانی هاتووە کە ماندوون بەڕاستی داوامدا بەڕێز وەزیری ناوخۆ کردووە کە پەیمانگایەک بۆ پۆلیسی هاتووە بکاتەوە بۆ ئەوەی زیاتر شارستانیانەتر و عەقلانیتر زانستیانەتر یاساکانی هاتووە ئەو داوایت بەچێ گەیشتووە بەڕێز وەزیری ناوخۆ بە قەناعەتم وایە ڕاکێ منی لاپەسەندە بە سوپاسێکم بۆ چەندین ساڵیشە چەند وەزیری پەروەردە هاتبێ تکام لێ کردووە کە یاسا هاتووە بچێتە بواری خوێندنەوە بۆی ئەو قوتابیانەی ئەو قوتابێت گەرگۆشادەمان کە تەمەنیان هەڵەشتی و پێویستیان بە مۆڵەتی لێخڕینەیە شارەزایەنەتر یاساکانی هاتووە جێبەجێکەن لەسەر تەقامەکە چکە بەڕاستی مەسەلەی هاتووە وەکو ئاماژەم پێکرد هەرچی بەشەرێت لەگوی زەوەی هاتووەکە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی ئەگەر یاساکانی هاتووە جێبەجێنەکە یا دەمرێ یا کەمەندامەوێ یا بریندارە یا زەرری سامانیەکە ئەمە زۆر گرفتە و مباشرەتەن یاسای هاتووە پەیوەنددارە بە خودی مرۆڤەکە خۆیەوە
چاکسازیش لە بواری هاسووە هەرچی سەرسانی هەموو تاقی کۆمەلگایە کە تۆ خۆت هاتووەکە هەر زیاتر لە دەرێ بووی و خەریکی خزمەتکردن و ترافیک و هاتوچوو هەتا ڕاگەاندن و ڕێکخراون خێزانت ماڵ و منداڵ گلەیان هەبوو یان پێیان ئاسایی بووە فێر بوون لێ ڕاهاتن تۆ من هاوسەرەکەم ئەمەندە نیشتیمان پەروەرە چکە من ئامەژەم بە خاڵێکی گرنگ کرد خێزانەکەم ئامۆزامە کچی عوسمان دانشە ئەم خێزانی من خوشکەزای میناخانی خێزانی قازی محەممەی سەرۆکی کوردستان زۆر هانمەدا کە خزمەتی نیشتیمانەکەی خۆم بکەم زۆر هاوکارمە یعنی شەوی وا هەبووە سەعات یەکی شەو گەڕاومەتەوە بە تایبەتی لە دارێ مەسیب لە کاتێکە کە یەک ساید بووە هەموو ئازام بەفر بووە یعنی ڕووی لێگرژ نەکردوم زیاتر هانی داوام کە بتوانم چەند بتوانم خزمەتی نیشتیمانەکەی خۆ بکەم مامۆستا باسیەوەت کرد کە خێزانەکەت ئامۆزانتە هەر بە خۆشەویستی بوویان هەر ماڵی گوتیان ئامۆزانە و دێ با پێک بین و وەڵاهی بە خۆشەویستی نەبوو بەڵام ئێستا ئەوەندەم خۆشەیە خۆزگە لە ڕابردووشە هەر بەو شێوەیە بە خۆشەویستی بمێنایە بەڵام ئێستا تەعویزی ئەوم بۆ ئاوەتەوە زیاترم خۆشەویست کە زۆر هاوکارمە لە بواری خێزانیدا من بەختیارم بەڕاستی چونکە بەڕاستی خێزانە هاوسەرەکەم حەوم مناڵ بەخێوە حەفت زۆرە حەو مناڵ بەخێوە چەند کچن چەند کوڕن پێنج کوڕ و دوو کرد کیشێکتا خۆشتر بین کچۆن کوڕ وڵی هەردووکیان تەواوکەری یەکتری خۆشەویستن هەردووکیان تەواوکەری یەکترین ئەگەر ئافرەت نەبێ کوڕ نابێ ئەگەر کوڕش نەبێ ئافرەت نابێ لەبەرەوە هەردووکیان هاوسەری ئەینەوە نەوە چوارنەوەم هەیە ئەوان خۆشەویسترن یان منداڵەکە وڵی هەمویان ئەلەنی هەمویان من دڵنیابە ئەمە لێم لە دڵمایە لە مێشکمایە خۆشەویستی مرۆڤ لای من زۆر گرنگە یعنی چەند مناڵێکی خۆم خۆڕێ ئەوەندە مناڵی خەڵکم خۆڕێ ئەوەندە مرۆڤی کورد خۆڕێ لە چاو ئەو خزمەتەی ئێوە کوردستانە خزمەتتان کراوە گەر ڕاشکاوە نەبی تا ئێستا من کرێکی تا ئێستا من کرێکیم حەو مناڵیش بەخێوەکەم سیارەشم نییە ئەمە بۆ چ دەگەڕێتەوە ینی خزمەت نەکراوە یان والحاصل من تا ئەم دقەیە کە ئاخافتن لەگەڵ بەڕێساکەم بەخوای پەروەردگار ئەوم نەخواردێتەوە بە حەلال مامۆستا ئەو قاوەی بخۆ با پرسیارێکیش دیکەشت لێ بکەم بزانم تاڵە یان شیرینە قاوەکە نە زۆر تاڵە نە زۆر شیرین ئەی ژیانت ژیانم تاڵە بەهۆی لە یەکترازانی میلەتەکەمەوە ئەم نەتەوەی من ئەگەر بەردەوامی لەسەر ئەم یەکترازانە خوێنی شەهیدەکانمان هەمووی بە پێڕۆڕوە ئەچینە ژێر فەساڵی دوژمن من حەز ناکەم لە کۆتایی بەرنامە بڵێم وەسیەتت چییە ئینشەڵا تەمەند درێژ من بەس حەز دەکەم بڵێم ئامانجە گەورەکەت کە بتەوێ پێ بگەیت چییە لە ناخی دڵمەوە ئەم قسەیەکەم لە ناخی دڵمەوە ئامانجم ئەوەیە ئەم لە یەکترازانە لە ناو نەتەوەکەمان نەمێنێ ئامانجی هەرە سەرچیم ڕزگاربوونی خاکی کوردستانە لەژێر پۆستاڵی دوژمن و هیوای هەرە بەرزم لە ناخی دڵمەوە نزاعەکەم لە خوای گەورە و میهرەبان تەمەنی مەسعود بەرزانی درێژ بێ خواستی من سەربەخۆی کوردستانە و ئەهم لە ژیانما ئیشم بۆەوە کرد و من جەنابی سەرۆک مەسعود بەرزانی وا ئەناسم کە داوای خاک و نیشتیمانەکە داوای خاکەکە جەنابی عەمیدی خوانەنشینکری ئەس گەلە خۆشحاڵمی ئەبروکە تا دەرفەت دەمە ئەم نزیکی ژیانەوە بین ئەمە تو بێژیت دڵۆپەک بێژ بەحرەکە خزمەتێک وە پێشکەشی میلەتی کردی هەر باش بن و تەندروستیەوە هەرە باش گەلەک سپاس ئەمە سوپاسانەکەین و سوپاسی کەناڵی 24ەکەین کە بە دوواداچوون بۆ خەڵکەمان دووەکەن تەمەتان لێ گەلەک سپاس